بەڵێ سەرەتا سڵاو بۆ بینێرانی کەناڵی NRT ئەوەی کە گرنگ بێ بەڵێم پرۆژێ یاسایە لە ڕووی یاساییەوە ئەگەر بەنسبەت حکوومەتی ئیتیحادیەوە یاساییە و پرۆژەکە هاتوتە ئەنجومەی نوێنەرانی عێراقی. ئەم پرۆژەیە سەرەتا بێەوە بزانین کە لە دەورەی پێشوودا لە ئەنجومەی نوێنەرانی عێراقی هەبوو و دەنگی لەسەر درا، بەڵام تاعنی لێدرا لەلایەن حکوومەتەوە لەو کاتەیە و تاعنە بوو بەهۆی ئەوەی کە یاساکە ڕەت بکرێتەوە لەلایەن محکەمەی ئیتیحادیەوە، بەڵام نە بەهۆی ئەوەی کە خەلەلی مۆزوعی تیابێ، بەڵکو بەهۆی ئەوەی کە لە ڕووی شکلێەوە ڕەدەکەی محکەمەی ئیتیحادیەوە بوو کە ئەم یاسایە دەرەنجامی مقتەرەحێکی یاسایی بوو کە لە پەرلەمان پێشکرابوو نەک پرۆژە یاسا بێ. بۆیە بۆ ئەم دەورەیە حکوومەتی عێراقی لە ڕێگەی سەرۆکایەتی کۆمارەوە ئەم پرۆژەی ناردێتەوە بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراقی و لە گفتوگۆکردنماندا لەسەر ئەو پرۆژەیە لە ناو ئەنجومەی نوێنەرانی عێراقی خوێنەوەی یەکەین بۆ کراوە، دوایی لە لیژنەی یاساییدا ئێمە پێشنیاری لایەن و کوتلە و پەرلەمانتارەکانمان وەرگرت و جار هەندێک لە پێشنیارانی خۆمان و پێشنیاری خۆمان و هەندێک گفتوگۆکردن بوو لەسەر بابەتەکە. پێشنیاریەوە چی بوو؟ ئێوە لەگەڵ پرۆژەکەدان پێتان وان پرۆژێکی باشە خزمەت بە هەرێمەکانەکە بوون منەی سە لە عێراقدا بەس هەرێمی کوردستان هەیە؟ بەڵێ ئەبێ ئێمە احتیمالی ئەوە لە بەرچاو بگرین کاتێکی ئێمە لە پەرلەمانی ئیتیحادین واتە پەرلەمانی فێدراڵی واتە پەرلەمانی هەموو عێراقە بەیەکەوە. لەم حاڵەتەیە یاساکانی ئەوانەی کە پەیوەندی بە دەسەڵاتەکانی حکوومەتی ئیتیحادیەوە هەیە، دەسەڵاتەکانی لەسەر هەموو هەرێمەکان جێبەجێ کرد و ئەوانەشی کە ئیستثنا کراون لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمەکانن تەنها لە ئەو شوێنانەیە جێبەجێ ئەکرێن کە پەرلەمانی تیانە یاخود دەسەڵاتی تەشریعی نییە. بەنسبەت ئەم بابەتەوە ئەم بابەتە ئێمە ئەگەر بگەڕینەوە بە دەسووری عێراقی لە کۆمەڵێک بەش پێک دێ لە ناو لە بەشی یەکەمیدا مەبادی ئەساسیمان هەیە. لە مەبادی ئەساسیەکانە حتا لە مادەی دووە بەزەوە کات کە بێ دموقراتیەت و ئالەتی دموقراتیەت لە بەرچاو بگیرێ لە بەرگەی یەکەم با و لە مادەی شەشە بەزەوە کات کە تەداولی سوڵتا بێ بە شێوازێکی ئاشتیانە بێ و بە ڕێکارە دموکراسیەکان بێ و بۆ شێوەی کە لە دەستورە هاتووە. و لە مادەی سێنزەشە بەزەوە کات کە ئەبێ هیچ نەسێک لە دەستوری هەرێمەکان یاخود لە هیچ یاسایشی تران نەبێت کە پێچەوانەی ئەم دەستورە بێ و ئەم دەستورە باڵایی هەیە بەسەر هەموو یاساکان و دەستورەکانی ترەوە کەواتە تەنانەت دەگەر پەرلەمانیشیانە بێت عێراقە تەنانەت دەگەر پەرلەمانیشیانە بێت. بەڵێ ئەم بەشی مەبادی ئەساسیە لەسەر هەموو عێراق جێبەجێ کرێ و پەیوەندی بە دەستورەوەیە. بۆ منە لە مادەی دوی دەستورەکەی هاتووە ئەڵێ ئیسلام دینی دەوڵەتە و شەریعەت سەرچاوەیەکی سەرەکی یاسایە. بەم شێوە ئەگەر کەواتە ناکرێت لە عێراقا لە شوێنێکە لە هەرێمێکە لە پارێزگایەکە یاسایەکە بێ کە بڵێ مەسیحیەت یا ئاینێکی تر دینی ڕسمی دەوڵەتە. لەبەرەوەی ئەمە مەبادی ئەساسیە لە ناو مەبادی ئەساسیەکانە و ئەم خەڵانەی کە باس شمکردن ناو مەبادی ئەساسیەکانە هاتووە نەک لە زمانی دەسەڵاتی کاگەمین دێمە وڵات